زیاتر لە 2 مانگە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانی بووەتە ماڵ و شوێنی بەسەربردنی ژیانی ژنێکی تەمەن 45 ساڵ کە وارچی شەهیدە و بەهۆی هەژاریەوە شەو و ڕۆژی لەوێدا بەسەر دەبات. ئامینە عەلی خەڵکی شاری هەولێرە و برایەکی شەهیدە. بەوتەی خۆی جگە لە زڕخوشک و برایەکی هیچ کەسێکی دیکەی نەماون. پێشتر لە هەولێر کرێکی بووە و بە موچەی شەهیدانە و کاری درومان کرێخانووی دابین کردووە، بەڵام لە ئێستادا بەهۆی دواکەوتنی موچەی شەهیدانەوە نەیتوانیوە کرێخانوو بدات و خاوەن ماڵەکە دەری کردووە. ئامینە ئێستا هاتووەتە سلێمانی و لە بەردەم مزگەوتی گەورە ژیان بەسەر دەبات. وارچی شەهیدیمە بۆیە لێرەمە، ئەوە 3 مانگ و 20 ڕۆژە ئەمن ئێرە جێگامە. نووسینیشم بە شەرمەوەیە، چونچی نێ بۆ ئەگەر ئەهلی سلێمانی نەبا ئەلێرە ئەمن دەمردم لە برسانیش، کەس نەبوو بڵێ ماڵ لەکوێ، ماڵەکەشیان لەو باغی ئەو وەری لێ سوتاندم. پێشتر بەڕێوەبەرایەتی شەهیدان لە سلێمانی ئامینەیان بردووەتە خەڵوەتگەی پیری بۆ ماوەیەکی کاتی، بەڵام پاش ماوەیەک خەڵوەتگەکەی بەجێهێشتووە و لەوێ نەماوە و وەخۆشی دەڵێت بەهۆی پێنەدانی موچەی شەهیدانەشەوە لە کاتی خۆیدا ناتوانێت خانوو بەکرێ بگرێت. ئامینە تەنها ژمارەیەک قاپ و قاچاق و چەند پارچەیەک نوێنی پێیە و کاسبکاران و خێرخوازان لە کاتی ژەمەکاندا خواردنی بۆ دەکڕن. مزگەوتی گەورە خواردنەگەر برنجە شتێ بێت لە مزگەوتی گەورە خواردن و شتی بۆیانن فمجەوەر و شتەکان گەنایتە خێرەمان خێر و شتی پێکات و ئاوایە. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانیش دەڵێت داواکاریەکانی ئامینە عەلیان وەک گوارسێکی شەهید وەرگرتووە و ئاڕاستەی وەزارەتی شەهیدانیان کردووە و چاوەڕوانی وەڵامن. ئەوە ئێمە ئێستا دیسانەوە بێ بنێرینەوە بە شوێنە بزانین هۆکاری چیە نەگەڕاوەتەوە بۆ هەولێر بۆ ماڵی خۆی و بۆچی چۆتەوە ئەوێ و ئەو شوێنەی کە بۆمان دەستەبەر کرد و بۆچی بەجێشتەوە. بەڕاستی ئێمە تا خۆی نەبینین نازانین، لەبەرەوە ئێمە لەسەر ئەوەش کتابمان بۆ وەزارەتی خۆمان کردووە کە کێشەیەکی وا بوو کێشەکەمان بۆ شێوە حل کردووە. ئامینە تەنها داواکاری لە حکوومەت ڕزگارکردنیەتی لەو دۆخەی ئێستا کەتیایەتی و دابینکردنی شوێنێکە بۆی کە بتوانێت ژیانی تێدا بەسەر ببات. کارزان تارق هێنارتی، سلێمانی.